بێموچەی و باخەڵی خاڵی هەر ڕۆژەی فەرمانبەرانی فەرمانگەیەک ناچار بە بایکۆت دەکات چوون وەک خۆیان باسی دەکەن بەم بەرە جەژنانە کە دەبێت لە ئامادەکاری جەژندا بن ئەوان بەدیار باخەڵی خاڵیانەوە دانیشتون و هیچ ئامادەکاریەکیان پێ ناکرێت بەم شێوەیەش ناتوانن دەوام بکەن. ئێمە ئەمڕۆ گرت بوونەوە هەموو کارمەندانی بەنداوەکە وەکو ناڕەزایی دەربڕنیەک بۆ ئەوەی ئێمە ماوەی 4 مانگە موچەمان وەرنەگرتووە لەم بەنداوە و هەموو لایەک دەزانن کە بەنداو پرۆژەیەکی استراتیژی زۆر گرنگە و چەند شوێنی گرنگی تایە وەکو گەلەریەکان وەکو بەشی هایدرۆلۆجی وەکو سەماماتی ڕێی ئەمانە هەموو بەشی گرنگن لە بەنداوەکە ڕۆژانە چاودێری ئەکرێ و ئێمە 4 مانگە بەبێ موچە بە بەردەوامی دەوامی خۆمان کردووە و ئەو شوێنە هەستیارانەمان پشکنیوە و چاودێریمان کردووە. ئێمە شەو ڕۆژ لە خزمەتی بەنداوە بووین و شەو ڕۆژ کارمەندان و ئەندازیار و بەڕێوەبەر و هەموو فەرمانبەرانمان ئەم دایرەمانە چۆڵ نەکردووە بۆ یەک چرکە و خەفەراتی 24 ساعتیمان هەیە و تەواو ئیسا وامان لێ هات لە دوای چاوەڕوانێکی زۆر کە باوەڕمان بەوەی هێنا کە ئێمە کەس گوێمان لێ ناگرێت نە حکومەتی عێراقی نە حکومەتی هەرێم و نە وەزیرەکانیشیان بۆیە بڕیارماندا بە جێشتنی دایرەکە و بۆ ئەو کاتانەی کە داواکارەکانمان جێبەجێ ئەکرێت کە شایستەی دایرەکانمانە کە موچەیە. 60 ساڵە ئەم بەنداوە دروست کراوە هیچ بارودۆخێک بۆ یەک چرکەشنەی وەستاندووە و لە کاری نەخستووە بە جەنگی 8 ساڵەی ئێران و عێراقیشەوە بەڵام لە ئێستادا گەندەڵی و وەباکی حکومەتی هەرێم بەرامبەر بە مافی فەرمانبەران بەنداوەکەی لە کارخستووە. لە جەنگی 8 ساڵی نێوان عێراق ئێرانە تەنانەت تاوەکو شەڕی ساڵی ئازادکردنی هەرێمی کوردستان لە ساڵی 1991 لەو فترێشە کە هەرێمی کوردستان کۆچی کرد بۆ ئێران لەو فەرتێشە بە ئەم داتەوزانیانە هەمی خوێنراوەوە بەهۆی سەلامەتی ئاگاداربوون لە سەلامەتی بەنداوەکە سەرڕای ئەمە نقطەیەکی ئیداری کە بەنداوەکان لە ڕووی سیادی و سەر بە حکومەتی عێراقین لە ڕاستیە لە ڕووی دەستوریەوە حکومەتی عێراق ئەبێ پابند بێ ملزم بێ بەوەی کەەوە شایستە دارایی و ئیداریەکانی ئەم بەنداوە جێبەجێ بکات و ئەگەرنا حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق بەرپرسیان لە هەر ئەگەرێکی ڕوودانی خود نەخوازرا و لە خوار بەنداوەکە ڕوودات. بەڕێوبەری بەنداوی دەربەندیخان ڕایدەگەیەنێت هۆشداریان بە حکومەتی بەغدا و هەولێرداوە لە ئەگەری کارنەکردنی فەرمانبەرانی بەڕێوبەرێتەکەیان گرفت بۆ سەلامەتی بەنداوەکە دروست دەبێت. شوێنێکی استراتیژی وەکو بەنداوەکانە داوام نەکردنی کارمەندان و بەردەوام نەبوون لە خوێندنەوەکان و لە وەرگرتنی داتا و چاودێری بەنداوەکان بە دڵنیاییەوە مەترسی بۆ سەر بەنداوەکە هەیە بۆ سەر داتا کۆلێکشن هەیە کە دواتر سەلامەتی بەنداوەکەی لەسەر ئەو ئەساسە هەڵسەنگاندنی بۆ ئەکرێ و ئێمە لە ڕاستیە ئەو هەوڵانەی کە دراون ئێمە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی خۆمان لە هەرێم ئاگدار کراونەتەوە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ئاگدار کردناوەتەوە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئاگدار کراوەتەوە هەموو لایەنە بەرپرسەکان تەنانەت سەرۆکۆماری عێراقیش ئاگدار کراوەتەوە لەوەی کێشەیەکی لەو بابەتە هەیە. دوای بوومە لەرزەکە بەپی زانیاریەکانی پەیام لە ماوەی ڕابردوودا حکومەتی عێراق ئامادە بووە کە موچەی فەرمانبەرانی هەردوو بەنداوی دوکان و دەربەندیخان بخاتەوە سەرخۆی بەڵام حکومەتی هەرێمی جووت حیزبی دەسەڵات بۆ دەسوەردان لە کاروباری بەنداوەکان و دامەزراندنی خەڵک لەسەر بنەمای حیزبی ڕەزامەند نەبووە کە موچەی فەرمانبەران بخرێتە سەر بەغداد. ئێستاش کابینەی چاکسازی و خزمەتگوزاریەکەی هەرێم لە دابینکردنی مافی سەرەتایی ئەم فەرمانبەرانە دەستەوسانە. ئەم مانگرتنی بەنداوەکانی دوکان و دەربەندیخوان دەوای ئەوە دێت نزیکەی 300 مێگاوات کارەبای هەرێم لە ڕێ ئەم دوو بەنداوەوە بەرهەم دێت و لە ئەگەری مانەوەی ئەم دۆخە نازانرێت لەم چلەی هاوینەدا چ قەدەرێک چاوەڕێی کارەبای هەرێمی کوردستان دەکات. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.